سڵاتان لەبێت بینەرانی شارپرێس بەپێی بڕیارێک کە هەموو 25 مانگێک ئەگوایە حکوومەتی هەرێمی کوردستان دەستی بە دابەشکردنی موچەکرایە هەرچەندە لە ماوەی ڕابردوودا لە مانگەکانی ڕابردوودا لە ساڵی 2021دا هەموو 25 مانگێک حکوومەتی هەرێمی کوردستان لە وادەی خۆیدا بەپێی بڕیارەکەی خۆی دەستی بە دابەشکردنی موچە کردووە، بەڵام بە شێوەیەکی سست پرۆسەکە بەڕێوە چووە. بۆ ماوەی 2 مانگە لە مانگی یەکدا حکوومەتی هەرێمی کوردستان هەرچەندە لە 25 مانگ دەستی بە دابەشکردنی موچە کرد، بەڵام لە ماوەی 1 مانگدا نەیتوانی موچەی تەواوی وەزارەتەکاندا بەش بکات. لە ئێستادا بەتایبەت لە شاری سلێمانی کە هەندێک لە هێزەکانی ئاسایش و کارمەندانی وەزارەتی شارەوانی موچەیان وەرنەگرتووە جگە لە خانەنشینی کە ئەوانش موچەیان پێنەدراوە و دەبوو لە 25 مانگ دابەشکردنی موچەی مانگی 2 دەست پێ بکاتەوە، بەڵام بە هۆکاری ئەوەی کە 25 مانگ لە ئەم مانگەدا کەوتە ڕۆژی هەینیەوە دابەشکردنی موچە خرایە ڕۆژی یەکشەممە 27 مانگ، بەڵام ئەوە ڕۆژی دووشەممەش موچە دابەش نەکرا و وەزارەتی دارایی و ئابووری هیچ لیستێکی ئامادە نەکردووە و هیچ لیستێکی بڵاو نەکردوێتەوە بۆ ئەوەی کە ڕای بگەینێت دابەشکردنی موچە دەست پێ دەکات. وەیکێک لە ئەگەرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە بەهۆی نەبوونی پارەوە کە پاشەکەوتی موچە دەست پێ بکاتەوە. گفتوگویان پرسە دەکەین لەگەڵ بەڕێز عومەر گوڵپی ئەندامی پەرلەمانی کوردستان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمانە. کاک عومەر سڵاوت لێبێ، ئەم کاتت باش هۆکاری سستی دابەشکردنی موچە لە مانگەکانی ڕابردووە و بە تایبەت بۆ ئەم مانگە کە بە هیچ شێوەیەک هیچ لیستێک بڵاو نەکراوەتەوە و حکوومەتی هەرێمی کوردستانیش هیچ ڕاگەندراوێکی نییە لەسەر دابەشنەکردنی موچە. هۆکارەکەی چییە؟ بەناوی خوای بەخشندەی میێرەبان، سڵاو لە بەڕێزت کاکڕۆن لەو بەڕێزانش کە ئەمان بینن. طبعاً ئەگەر ئێمە باس لە هۆکار بکەین هیچ هۆکارێک نییە کاکڕەوان، یعنی هەموو ئەو هۆکار و پاساوانەی جاران ئەنجومەنی وەزیران جارجار لێدوانی بۆ ڕۆژنامە وانانەدا کە بەداخەوە خۆیە بێ حکوومەت ئەگەر حکوومەتی بەرپرسیارەتی بێ، ئەگەر کەمترین ئاستی بەرپرسیارەتی هەست پێ بکات، درک پێ بکە و لە ئەستۆی بگرێ، ئەبێ ناو بەناوبێتە پەرلەمان لە ڕێگەی پەرلەمان و نوێنەرانی خەڵکەوە ڕوونکردنەوە بە خەڵکدا، یان لانی کام کۆنگرەی ڕۆژنامەوانی ببەستێ ڕوونکردنەوە بدا بە خەڵک. جاران جارجارە هاتن بەرامبەر بە خەڵک ئەوەستان ڕوونکردنەوەیانەدا ئەوە شەڕی داعشە، ئەوە نرخینەوە دابەزیوە، ئەوە کۆرۆنایە، ئەوە هەندێک کێشەیان باسە کرد. ئێستا هیچ پاساوێک نەماوە کاکڕەوان، یعنی هەموو ئەو پاساوانەی لە ڕابردوو هەبوون هەر هەمویان هەڵوەرین، هەر هەمویان پوچ بوونەوە، حقیقەتە ڕاستەقینەکە دەرکەوت. ئەویشەوەی ئەم حکوومەتێکی شکست خواردووە. ئەم حکوومەتە مەبەستمان ئەم کابینەی و کابینەی ڕابردووش و ئەم سیاسەتە و ئەم شێوازی حکومڕانیەوە تا ئەم شێوازی حکومڕانیش بەردەوام بێ بە دڵنیاییەوە ناتوانێت لە ئەست کەمترین ئەرکەکانی بە. ئەگەر نا ئێستا داهاتی نەوت کە نرخی نەوت نزیکەی $100 لانی کەم نەوتی هەرێمی کوردستان لە $185 ئەفرۆشتێت، ئەبێ داهاتی مانگانەی نەوت زیاتر بێت لە 700 ملیار دینار و 374 ملیار دیناریش لە داهاتی ناوخۆ هەمانە گومرگ و باج و ڕسومات و 26 ملیار دیناریش مانگانە هاوکاری هەڵپەیمانان هەیە کە ڕاست بۆدرێتە وەزارەتی پێشمەرگە. ئەو 200 ملیارەکەی بەقاکە تەنها ئەم مانگە نەهاتووە و بەو داهاتانەی ناوخۆ و نەوتەوە ئەو دوانە بەسن بۆ ئەوەی ئەرکە سەرەکیەکان. طبعاً ئەم کابینەیە بەڵێنی زۆری دابوو کاکڕەوان، بەڵێنی ئەگەر بچی کارنامەکەی بخوێنیتەوە، هێڵە گشتەکانی بخوێنیتەوە، ئەبینی بەڕاستی قسەی دروشمی زۆر گەورەی تایە، قسەی زۆر گەورەی تایە، بانگەشەی زۆر گەورەی تایە، بەتابەت لە ڕووی چاکسازی و خۆشگوزەرانی و بە سیستمکردن و یاسا سەروەری و شەفافیەت و هەموو ئەوانەوە کەچی نەک ئەوانیان نەتوانی بکەن، نەک ئەوانیان نەکرد، بەڵکو ئەرکە سادەکانیشیان جێبەجێ نەکرد. ئەرکە سادەکان چین کە لە هیچ شوێنێک جێگەی باس نین، یعنی کاتە وڵاتێک حکوومەتێک پرۆژە و بەرنامە و پلاندانێ بە هیچ جۆرە پێدانی موچە بە خەڵک نافرۆشێتەوە وەکو دەستکەوتێک. موچە مافێکی یاساییە، شایستەی فەرمانبەرانە، موچە خۆرانە کە سوکاری شەهیدە خانشی نابێت لە کاتی خۆیان بدرێت. ئەمە یەک. دووەم خزمەتگوزاری بەگەڕخستن، خزمەتگوزاریە سەرەتاییەکان یاخود بەگەڕخستی وەزارەتەکان، ئەم دوانە خەرجی سەرەتایین. ئەمە هیچ ئازایەتی هیچ حکوومەتێک نییە دابینیان کا، بەڵکو حکوومەتی ئازا، حکوومەتی باش، حکوومەتی خەڵک، حکوومەتی هاوڵاتی و موەسسات ئەوەیەکە
لە بواری پەرەپێدانە، لە بواری گەشەپێدانە، لە بواری وەبەرهێنانە سەرمایە گوزاریەکە و توانان لەوێەوە کاتەگار بۆی وڵات گەشە بکە و خەڵک ئەوانەی کە بێکارن کاریان دەستکەوێت، ئەوانەی هەژارن ژیانیان باش بێت. ئەم حکوومەتە تەنانەت کە سەرەکیەکانیشی نەتوانی جەبەجێ بکە. هیچ پاساوێک نییە لای ئێمە ئەوەی یعنی بە دوواداچوونەکەین وردەبینەوە پرسیارەکەین و گەشتوونەتەوە ئەنجامەی بێجگە لە دوو ئیدارەی، بێجگە لە دزی و گەندەڵی و پۆخڵەوات، بێجگە لە شاردنەوەی داهاتەکان هیچ هۆکارێکی تر نییە. هیوادارم ئەگەر غەیری ئەمە ڕاستیەکی تر هەیە بێجگە لەمەی کە منێڵێم ڕاستیەکی تر هەیە، ئەوە سەرۆکی ئەنجومەنی وەزیران جێگرەکەی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەزیری دارایی وتەبێژی حکوومەت بێ بۆ خەڵکی ڕوون کاتەوە پێمان بڵێ یعنی ئێستا نەتوانن موچە بدەن کە سەرەتایی ترین مافی موچە خۆران و خەڵکە ئەیکەی ئەتوانن لە کاتێکا کە وەزع مستەقیڕە نەوت لە دۆخێکی زۆر زۆر باشە. بەڵێ کاکومەر بەپی زانیاریەکانی شوارپرێس لە بانقەکانی سلێمانیا هیچ پارەی تیا نەماوە و ئیداری سلێمانی هەوڵی داوە کە لە ڕێگەی بەغداوە داوای قەرز لە بانقەکان بکات لە بانقەکانی ناوخۆ بکات، بەڵام ئەو هەوڵەشی سەری نەگرتووە. ئایا ئەم پارانە چی لێ دێت؟ پارەی داهاتی ناوخۆ کە ئەگەڕێتەوە بانقەکان بۆ نەگەڕاوەتەوە پارەکە چی لێ هاتووە؟ بەڕاستی ئەمە بێتە دۆسیەیە کە داواکاری گشتی و دادگاکان لێکۆڵینەوەی تیا بکەن. ئێمە بۆ خۆمان لە ڕێی کاری پەرلەمانی و لیژنەکان و بەدوواداچوونەوە نەگەشتوونەتە ئەنجام. داهات لە هەر شارێک لە هەر پارێزگایەک ڕێژەیەکی دیاریکراوە و لە گومرگەوە لە باجەوە لە ڕسوماتەوە لە هەموو ئەوانەوە بەداخەوە سیاست دووگیرفانی وای کردووە کە هیچ شتێک لە حکوومەتە بە دۆکیومنت و بەڵگە بە یاسا ڕوون نییە داهاتی هەرێمی کوردستان چەنە. بەڵام ئێمە هێندە نیشانەمان هەن مانگی 1-2 ساڵی 2021 لە سەرەتایە داهاتی ناوخۆ 374 ملیار دینار بووە، واتە 374 ملیار دینار لە داهاتەکانی ناوخۆ بەکارهێنراوە بۆ خەرجکردنی موچە. لەو 374 ملیارە 161 ملیار دیناری هی سنووری پارێزەکانی سلێمانی و هەڵەبجە و ئیداری ڕاپەڕین و گەرمیان بووە. لەو 161 ملیار دینارە مانگ بە مانگ لە سەرەتای ساڵی پارەوە کەم بۆتەوە لەگەڵ بەرزبوونەوەی نرخی نەوت ئەو بڕەپارەی بەشداری پێکراوە لە موچە کەم بۆتەوە تا ئەخیری ئێستا گەشتۆتە 70 ملیار. واتە داهاتی ناوخۆی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیداری ڕاپەڕین و گەرمیان 70 ملیار بەشداریەکە لە موچە لە کاتێکە ئەبوو باقیەکەشی لە پرۆژەکانان خەرج بکرێت. ئێستا پرۆژەکان وەساون 70 ملیاری موچەکەشیان نییە. ئەوە تا بینیم هەر مانگێک ژمارەیەک وەزارەت دوا ئەکەون لە بەڵێ ئەم پارەی بۆ شوێچێت. ئەم پرسیارە بەڕاستی زۆر زۆر قورسە. من ئەگەر بمزانیان چێتە گیرفانی کەسێکەوە ئێستا لێرە ئەموت بەڕاستی، بەڵام بەدڵنیاییەوە جێگری سەرۆکی حکوومەت وەزیری دارایی بەرپرسیارە لەوەی بۆ خەڵکی ڕوون کاتەوە بۆ ئێمە ڕوون کاتەوە ئەم پارانە چیان لێ؟ پارە لە گومرگەوە هەیە، پارە لە ڕسوماتەوە هەیە، لە باجەوە هەیە. نەکرد کەمی نەکردووە بەڵکو زیادی کردووە. هەموو نیشانەکان پێمانەڵێن لە هەموو سەرچاوەکانی داهاتەوە داهات زیادی کردووە. بەهۆی ئەو هاندانش کە حکوومەت هەیەی کە داشکانی لە سا 15 بۆ کری ئاو و کارەبا و قەرزەکان و جۆرەها قەرزەکان داهات لەم 2-3 مانگا زۆر زیاتر بووە. بۆ نمونە بە شێوەیەکی ئاسایی لە مانگە ئاساییەکانە بە معدال بە کارەبای سلێمانی نزیکەی 20 ملیار دینارێک داهاتی هەیە، بەڵام بەهۆی ئەو هاندان و داشکانەوە مانگی وا هەیەگاتە 70 ملیار دینار. مانگی 12 ساڵی ڕابردوو گەشتۆتە 70 ملیار دینار. کۆی هەموو داهاتی کارەبای هەرێم 140 ملیار دینار بووە. کامانە مەبلەغی خەیاڵین بەڕاستی بەنسبەت داهاتی ناوخۆ و بەنسبەت داهاتی ڕسوماتەوە. بۆیە بەڕاستی ئەو بەرپرسیارەتێکی قانونی ئەخلاقیە هەموو ئەوانەی بەرپرسن لە داهاتەکانی ناوخۆ لە هەولێر سلێمانی لە دوهۆت بۆ خەڵکی ڕووبکەنەوە داهاتەکان چیان لێر. ئێستا کێشەکە زیاتر لە سلێمانی دەرەکەوێت کە تەنانەت نەک پارەی پرۆژەکانیان پێ نییە، پارەی کۆمپانیەکانی پاکردنەوەی تیانە بانکەکان، پارەی کۆمپانیەکانی دەرمانی نییە و تەنانەت نەسریە پێشینەی مانگانەی هێندێک لە فەرمانگەکان وەستاوە و هێندێکیان دوا کەوتووە. ئێستا نەگە و پارانیان پێ نییە، بانکەکان تیانە نییە، بەڵکو پارەی موچەشیان پێتەواو ناکرێت بە شێوەیەکی ڕێکوپێک وەک هەر ڕۆژێک کە قشتەی موچە ئەعلانەکرێت. ئەمە بەرپرسیارەتێکی ئەخلاقی قانونی و وجدانیە لە ئەستۆی ئەو کەسانی کە بەرپرسیارن لە وەڵامیان پرسیارە. ئەوانەشی بەرپرسیارن بەڕاستی ئێمە بێ ڕوون بین هەرگیز
بۆ نمونە پارتی دیموکرات لە سلێمانی دەسەڵاتی نییە و یەکێتی نیشتیمانی لە هەولێر و دۆک دەسەڵاتی نییە، بەڵام هەردووکیان بەرپرسیارن لەو داهاتانەی لە ستوری ناوخۆی هەر پارێزگایە کاتێک دیار نامێنێت. پارێزگای سلێمانی داهاتی هەیە، گومرگی هەیە، خاڵی گومرگی گەورەی هەیە و لە باج و ڕسوماتەوە لە فەرمانگەکانەوە داهاتی گەورەی هەیە. ئەبێ و کەسانی بەرپرسیارن لەو سنوورەی دەسەڵاتیان ئەڕوا بەسەر فەرمانگەکانە و بەسەر بانکەکانە و بەسەر سەرچاوەکانی داهاتە بۆ خەڵکی ڕوونکەنەوە. بێگومان بێجگە لەو گەندەڵی و پۆخڵەواتی و دزیەی کە هەیە لە هەرێمی کوردستانە هیچ پاساوێکی تر نییە، هیچ هۆکارێکی تر نییە. بابێن بۆ خەڵکی ڕوونکەنەوە داهات چەنە لە گومرگەوە چەنە لە هەر بۆچی ڕێگە نادەن ئەسڵان چاودێری بکرێت، بۆچی ڕێگە نادەن لیژنەکانی پەرلەمان سەردانیان بکە، بۆچی زانیاری نادەنە دیوانی چاودێری دارایی ئەگەر گەندەڵی و پۆخڵەوات و دزی و خراپەکاری نییە لە خاڵەکانی داهاتە. گومانی تیانە هەرێمی کوردستان لە دۆخێکی ئارامایە، دۆخی داهاتیش زۆر زۆر باشە، بۆیە لە هەر بوارەکە کاتێگەڵێن پارە نییە، کاتێگەڵێن بانکپارێتیانە بەدڵنیاییەوە گەندەڵی و دزی و پۆخڵەواتێک لە پشت ئەو نەبوونەوە هەیە. بەڵێ کاک عومەر بۆ حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە کاری بکات کە پێویستی بە 200 ملیارەکەی بەغدا نەبێت. لە ئێستاە نرخی بەرمیلێک نەوت گەشتۆتە سەر و $100 و وەک بەڕێزت باست کرد داهاتی ناوخۆ بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. حکوومەت بۆ پێویستی بە 200 ملیارەکەی و چاوەڕی 200 ملیارەکە کات پاشان وەزارەت بە وەزارەت داز بە دابەشکردنی موچە بکات. حکوومەت موەسسەی نییە، ئەسڵان ئێمە هێندەجان زوڵمەکەین کاتێک باس لە حکوومەتەکەین. حکوومەت دواتە موەسسا، دواتە دامەزراوە، واتە کارکردن بە یاسا، واتە یاسای بودجە کە تۆ ئەمانە نەبوو بەڕاستی باز لە دنیاکی تاریکەکەی. هەرێمی کوردستان دنیاکی تاریکە لە داهاتا، بەداخەوە نمونەی یعنی کەم وڵاتی دنیا زۆر گەندەڵەکانی دنیاش نییە بەم جۆرەی هەرێمی کوردستان یعنی یاسای بودجەی نەبێت، هیچ دۆکیومنتێکی نەبێت لەسەر داهاتەکانی، لەسەر خەرجەکانی، لەسەر ئەوەی کە بۆچی ڕۆژ بە ڕۆژ داهات زیادە بێ و هیچ ڕنگدانەوەی لە ژیانی خەڵکان نییە. یعنی هیچ پاساوێک ئێمە شک نابین تاوەکو بە خەڵکی بڵێن، هیچ ڕوونکردنەوەیەک نییە و بێجگە لەسەر پێچی یاساشکێنی دزی گەندەڵی اینجا ڕوونی شەکاگڕەوەن. کاتێکە بینی حکومەت هەژارە حیزبەکانیان دەوڵەمەندن، ژیانی خۆیان شاهانەیە، ئەوانەی بەرپرسیارن بڕیار بەدەستن لە وڵاتە، تێگەی لەوەی کە داهاتی وڵاتە چی لێت. بەڵێ کاک عومەر ئەتوانین بپرسین چارەنووسی موچەی مانگی 2 ئەوە 2 ڕۆژ لەوادەکەی خۆی لایداوە و بۆ ئەم شەویش بۆ ئەم ڕۆژ وەزارەتی دارایی و ئابووری هیچ لیستێکی بڵاو نەکردوێتەوە کە سبەی دەست بە دابەشکردنی موچە بکات، دواتە سبەی نوێش موچە دابەش ناکرێت. ئایا چارەنووسی موچەی مانگی 2 چی لێدێت؟ طبعا کاگڕەوەند لە چارەنووسی موچەی مانگی 2 چارەنووسی هەموو ئەو پارانەی ترە لە کوردستان هەیە. هاوشێوی چارەنووسی پاشەکەوتی موچە قەرزی ئەو قەرزەی کە لە حکوومەت لایەتی موچە خۆران و هەموو پابەندیە داراییەکانی تر لە بەرزکردنەوە و ئەو کێشەی کە مامۆسانی وانەبێژ هەیەە، کێشەی فەرمانبەرانی گرێبەست، هەموو کێشەکانی تر وابەستایە بە یەک. ئەبێ خەڵک فشارکە، خەڵک ناڕزایی دەربڕێ. بەڕاستیان حکوومەتە دەرکەوتووە کە بەو فشارەی کە ئێمە لە پەرلەمانەوە ئەیکەین نایەتەوە سەر ڕێگە نیشتیمانیەکە، نایەتەوە سەر ڕێگە یاساییەکە، چونکە هەر لە بنەمایە پەرلەمان لە پەرلەمانە ئۆپۆزیسیۆن تەنها 16 تا 23 دەنگە بە جێگیری 16 دەنگی و ئەگەر زۆریش بین هێندە ئەندام پەرلەمان بێنە پاڵمان 23 دەنگین. بە 23 دەنگ ناتوانین وا بکەین پەرلەمانێکی کارا و چالاکمان هەبێ حکوومەت لە بەردەم بەرپرسیارەتەکان ڕاگرێت و حکوومەت و دامەزراوەکانی وەزارەتەکانی خاتەوە سەرسکەیەکی نیشتیمانی. بۆیە چارەنووسی موچەی مانگی 2 هاوشێوەی هەموو داهاتەکانی ترە لە کوردستانە. ئەبێ فشارکەین ئەم حکوومەتە بەڕاستی یعنی خۆی بەرپرسیارانە بە ئەرکەکانی خۆی هەڵناسێ، ئیلا ئەبێ ناڕزایی دەنگی ناڕزایی بەرز بێتەوە و بێ حکوومەت تێبگەێنین لەوەی ئەم پارانەی لە بەردەست دەسەڵاتە هەن پارەی خۆیان نین، پارەی خەڵکن، پارەی وڵاتن، پارەی قوربانیەکان و شەهید و ئەنفال و جینۆسایدە، پارەی یەک دنیا خەباتێکی گەورەی میلەتە کە ئێستا خۆمان هەرێمێکمان هەیە خۆمان بەڕێوە بین. لەوە زیاتر عیبە و شوورەییە کە تۆ خۆت نەوتە فرۆشی گومرگێدەیە، باج دەیە، ڕسوماتت هەیە، داهات دەیە، هاوپەیمانان هاوکاری دەکەن. هێشتا بەبێ 200 ملیارەکەی بەغدا ئێمە ناڵێین بەغدا یعنی شانی خاڵیکەین لە بەرپرسیارەتی لە بەرامبەر هەرێمی کوردستان. ئێمە زانین ئەگەر حکوومەتی خۆمان حکوومەتێکی یاسایی بوایە، موەسساتی بوایە و شەفاف بوایە و حکوومەتێکی بەرپرسیار بوایە بەرامبەر بە خەڵک،
ئێستا ئێمە هەموو ڕوومان لە بەغدا بوو نەوەکو بۆ شایستەی دارایی لە چوارچێوەی دەستورە مافە دەستوریەکانە بەڵکو بوو داوا بکەین قەرەبووی کەسوکاری کیمیابارانی هەڵەبجە قەرەبووی کەسوکاری ئەنفال و ئەنفال کراوەکانمان بکەینەوە بوو ئێستا ئێمە هەموو ڕوومان لەوە بێت کە بچین ڕووفاتەکان بدۆزینەوە لە بیابانەکانی عێراقا و بیانگەڕێنەوە بۆ زێدی خۆیان بەداخەوە ئەم حکوومەتە ئێمە ئەوەندە نابەرپرسیارانە تەسەڕفەکە و هەڵسوکەوتەکە بەرامبەر بەداهات و خەرجەکان تۆ تەماشا سادەترین ئەرک کە دەواازە و کلیلی شەفافیەتە یاسای بودجەیە 8 ساڵە یاسای بودجەی نییە و بێجگەلەوەی کە هەموو ساڵێک حتا مانگی 6 هەر وعدەیە بەڵێنەدا وەزیرە نێرن بەڵێنەدا بەڕێگەی تر بەڵێنەدەن کە بۆ ساڵی داهاتوو ئەمان بێت ئەوە کابینەکە ساڵی چوارەمی تەمەنیەتی و هیچ ساڵێکیش یاسایی بودجەی نەبوو وەک کابینەکەی پێشوش چۆن نەیبوو لە کاتێکا تۆ داهاتت هەیە خەرجیت هەیە بە فعلی بۆ ئەم داهات و خەرجیانە ئاشکرا ناکەی بۆ خەڵک بۆ گرێبەستەکان ئاشکرا ناکەی بۆ خەڵک بۆچی سەرچاوەکانی داهات لە خەڵگە شاریتەوە بۆچی لەمە زیاتریە هیەبی لە یاسا بۆیە چارەنووسی موچەی فەرمانبەران خوار موچە نیە کاگڕەوەند ئەمە داوایەکی زۆر سادە و بەسیتە حکوومەت 8 ملیار دۆلار قەرزاری فەرمانبەرانە ئەبێ ئەمە هەموو بڵێن ئەم قەرزانەمان کێ دەیتەوە ئەم قەرزانە کێ دەیتەوە بە فەرمانبەران ناکرێ هاوڵاتیەکی خانشین کە دوای 63 ساڵ تەمەن دوای 40 ساڵ تەمەن و خزمەت بە وڵاتە خانشین بێ کۆچی دوایی بکە 12 موچەی لای حکوومەت بێ هەندێکیان 14 موچەیان لای حکوومەتە ئەی باشە دوایەوەی کە مردی تر پارەکەی بۆ چیەیتەوە چ سوودێکی لێ وەرەگرێت لە کاتێککە خانشین کاگڕەوەن خانشین پارەی خۆیەتی یعنی هەر منەتی تیانی یعنی هەندێشت هەر وەکو بڵی کوفری بەڕێوە بردنە خانشین مانگانە بڕەپارەیەکی لێ وەرەگری لە تەمەنی خزمەتی وەزیفیە ئەبێ بیکەیتە سندوقێکەوە کەس دەستی بۆ نەبا ئەم سندوقە کاتێ و هاوڵاتی خانشینە بێ بۆی موچەکەیم سۆگەر بێ یعنی تەنانە دەبوو ئەگە کاتێک حکوومەت نەتوانێت موچەخۆران بدا فەرمانبەران بدا ئەبووی خانشینان بدا چکە ئەوان بە حساب موچەکەیان زامنە پارەی خۆیان بۆ لەیان وەرگیراوە ئەمانە هەمووی فەزاحەتن لە بواری بەڕێوەبردنە بەڕاستیان حکوومەتە هیەوە نەماوە یعنی خەڵک چاوەڕێەوە خێری لێ بکە بەداخەوە من چاوەڕێەوە کەم خەڵک زۆر بە جددی لەسەر مافەکانی خۆی بێتە دەن یان لانی کەم لە کاتی هەڵبژاردنەکانە شەقێک لەم کابین و حکوومەت و سیاست و بەڕێوەبردنە هەڵدەن شێوازێکی تری حکومڕانی بێن لە پێش خۆ خەڵک دەتوانێت ئەویان ئاسانە هەوڵاتی چۆن نتوانێت ئەو بکات پێتان وایە کە بەپێی ئەم هەڵسوکەوتانی حکوومەت بێت وە گەڕێکی دیکەی خۆپشاندانەکان هەرێمی کوردستان بگرێتەوە ئەی بەدڵنیایەوە خەڵک چارەسەری نییە یعنی خەڵک ڕۆژانە ئەبینێ نەوت بەردەوام نرخی نوێ تۆمارەکە یعنی ئێستا ئەو نرخەی کە ئێستا هەیەی نەوت لە 10 ساڵی ڕابردووە هاوشێوەی نەبووە ئیتر ئەبێت خەڵک چاوەڕێی چەند ساڵی تر بکە نەوت ببێت بە چەند حکوومەت دەتوانێت موچە بدا باشە گومەرگ ئێستا خاڵە گومرگیەکان لە ئیبراهیم خەلیل لە باشمات لە پەروێزخان لە حاجی وەمەران لە باشترین دۆخی خۆیانە یعنی گەورەترین ئاڵگۆڕی بازرگانی تیاکرێ لە ئێستا خەڵک ڕنگدانەوەی ئەم گومرگە ڕنگدانەوەی لە ژیانیانە نەبێ ئەبێت چاوەڕێ بکەن کەی ڕنگدانەوەی ئەبێ بۆیە خەڵک بەداخەوە خرێتە بەردەم چارەسەری زۆر تاڵ بژاردەی زۆر تاڵ تۆ بینی تەماشا هێندە شت دەبینی هەر فەزیحە هاوڵاتیەک لە کوردستان دانیشتو ئەو هەموو زوڵم و ستەمەی لە زمانی بەعس و سەدام بینیوە کەچی ئەوەندە زوڵمی بەرامبەرەکرێ ئەوەندە ناحەقی بەرامبەرەکرێ ئەوەنە مافەکانی پێشێلەکرێ یعنی هێندێک جار پیا هەڵدان بە سەداما هەیە یعنی ئەمە بوو بەڕاستی هەموو ئەوانەی بڕیاریان بەدەستە تەریق ببنەوە کاتێ هاوڵاتی کوردستانیان ناچار کرد کە من ئەوە بە هیچ جۆرێک بەڕەوا نابینم سەدام ستەمکارێک بوو ئێمە ئەبێت هەتا قیامەت نەفرەتی لێ بکەین هەتا قیامەت دژی ستەم و ستەمکاری و هەر کەسێکی تری وەکو سەدام بین بەڵام تۆ ئەمەی کە خۆی بەدۆستە زانێت چی ئەمەی خۆی بەدۆستە زانێت بۆچی خەڵگە خاتە بەردەمە و بژاردە تاڵانە ئیلا بێ خەڵک برژێتە سەرجادە و خۆپشاندانکە و مانگرتن و تاوەکو داوای مافە سەرەتاییەکانی بکە کاگڕەوەند هەر موچەی موچەخۆران نییە کێشەکان ڕۆژ بە ڕۆژ کەڵەکە بن یەک خوێندنگە دروست ناکرێ ساڵانە هیچ پرۆژێک بەگەڕ نەکراوەتەوە هەزاران کەسکی بێکارن من بە هێندێ بە دوواداچوون و ئاماژەی ئاماری گەشتومەتە ئەو قەناعەت و بڕوایی کە ئێستا هە لە هەرێمی کوردستان 670,000 هاوڵاتی بێکارن لەوانە 390,000یان گەنجی تەمەن 16 بۆ 24 ساڵن بێکاری گەنجان لە تەمەنی 16 بۆ 24 ساڵ وەکو قومبەلەی مەوقوتە وایە
ئاگرە لە هەر شوێنێکا بێت چونکە بەڕاستی بێکاری مشکلەی بەدواوەیە هەرەوە نییە گەنجەکە بێکارە و گیرفانی خاڵیە لە پارە نەخێر ئەمە بێتە پاڵنەرێک بۆ تاوان بۆ کێشە بۆ گرفت بۆ ماوادی هۆشبەر بۆ ڕووکردنە خراپەکاری ئەمەرک و بەرپرسیارەتی حکوومەتە کە ئاوا دەستەوساندانەنی شێو تەماشا بکەم ئەگەر ئەتوانن فەرمون داهات بگەڕێنەوە خەزیێنەی گشتی هیچی تر نا خەڵک رازیە کاکە بۆ داهاتانی لە هەرێمی کوردستان هەیە خەڵک رازیە بۆ داهاتانە بیان گەڕێنەوە خەزیێنەی گشتی یاساکان جێبەجێ بکەن بۆ شێوەی کەس سیستم و عەدالەتە دابەشیان کەن بەڵ کاگومەر پێتان وایە ئەو خۆپیشاندانانە چارەسەر بێت و چارەسەری ئەم گرفتە بکە بتوانێت حکومڕانی بگۆڕێت لە هەرێمی کوردستان لە کاتێکدا لە چەند ساڵی ڕابردووە خۆپیشاندانمان بینیوە لە تەواوی هەرێمی کوردستان لە شار و شارۆچکەکاندا بەڵام بەتەقەکردن لە هاوڵاتیان بە بریندارکردنی هاوڵاتیان بە کوشتنی هاوڵاتیان کۆتایی بە خۆپیشاندانەکە هاتووە و هیچ ئەنجامێکی نەبووە طبعا ئێمە هەرگیز هانی خەڵکین بۆ خۆپیشاندانی توندوتیش نە پێمان خۆشە خۆپیشاندانی توندوتیژی دروست بێت کە بەداخەوە دەسەڵات لە ڕێگەی ئەو هێزە چەکدارانەی کە تا ئێستا لە مەنزومەی حیزبیا هێشتونێتەوە ئەو شتانە دروستەکە ئەگەر نا پۆلیسێک ئاسایشێک چەکی قانونی لە شانابێ بە هیچ جۆرێ دەست بۆ تەقەکردن نابا لە هاوڵاتیەکی مەدەنی لە گەنجێک کاتۆتە سەر جادە داوای مافە سەرەتاییەکانی خۆیەکە بەڵێ بێگومانەی قوتابیانمان نبینی قوتابیانی زانکۆ لە کۆتایی ساڵی ڕابردوو لە مانگی 12 خۆپیشاندانی زۆر جوان و زۆر گەورە و زۆر مەدەنیانیان کرد و مافەکانیان لە حکوومەت سند کە مافێکی سەرەتاییە کە دەرماڵەکەی خۆیانە 4,000 ئەی چار چییە یا بێ حکوومەتەکە خۆی هەست بە بەرپرسیارەتی بکە و بچێتە ژێرباری ئەرکەکانی و بەرپرسیارەتەکەی جێبەجێ بکە وەڵامی داوای خەڵک بداتەوە بە خەڵک بڵێ داهاتیان وڵاتە چی لێت یانە بێ واز بێنێ خۆش جاری وایە چارەسەرە کابینەیە گێتە پەرلەمانی ئایسیقالەیەدا داواکە هەڵبژاردنێکی تر بکرێت یا کابینەیەکی تر ڕاستفێرێت ئەوەش جۆرێک لە چارەسەرە یاخود نەخێر خەڵک بەردەوامە بێ لە داواکردنی مافەکانی خۆی بە هەر ڕێگەیەک بەباشی ئەزانێت لەبری ئەوەی کاتێک بە پرسێکی دەسەڵاتە بینن سێلفی لەگەڵ بگرن چەپڵەی بۆ لێ بدەن نەخێر ڕەخنەی لێ بگرن یەخەی بگرن بڵێن تۆ چیەکەی لەم وڵاتە پارە لای تۆیە بڕیار لای تۆیە تۆ بەرپرسیاریە وڵاتی و لە فەیسبوکەکانمانەوە هەر هاوڵاتیە ناڕزایی دەرببڕێ و لە تەنانەت لە گرتبوونەوەی مەدەنی ئاشتیانە خۆپیشاندانی گەورە مەدەنی ئاشتیانە خۆپیشاندان مافە یاسا داوێتی هیچ کەس ناتوانێت یعنی خۆپیشاندان بە مەترسی پیشان بدا لەسەر هەرێمی کوردستان لەسەر ژیانی ڕۆژانە خۆپیشاندانی مەدەنیانە مافەوە زۆرینەی زۆری خەڵکی کوردستانیش لەنگر و تەیدکەری ژیانی مەدەنیە یعنی ئێستا تەماشا تۆ هەموو حیزبەکانی ئۆپۆزیسیۆن هاوڵاتیانە هەموو لەسەرەوە کۆکین کە بە شێوەیەکی مەدەنیانە ئاشتیانە خەڵک داوای مافی خۆی بکات خۆ ئەگەر حکوومەت و دەسەڵات لەم پەیامەی خەڵک تێ نەگەن ئەوە بە دڵنیاییەوە خودی کێشەکان خۆیان بە ئاقاری خراپ و پڕمەترسیا ڕوان کە ئێمە تەمەنا ناکەین کە بە هیچ جۆرێ گرەی دەست بکەوێتە زمان بەڵێ کاگومان هەرچەندە ئەمە هەواڵێکی ناخۆشە بۆ فەرمانبەران و مامۆستایان بەداخەوەکەم مەڵم بەڵام بەپی زانیاریەکانی شارپرێس یەکێک لە بژاردەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ مانگی دوو بۆ مانگەکانی داهاتوو ئەوەیە کە دەست بەرێتەوە پاشەکەوتی موچە پێتان وایە حکوومەت جارێکی دیکە پاشەکەوتی موچە دەست پێ بکاتەوە من بەڕاستی هیچ پاساوێک نابینم بۆ بڕیارێکی لەو جۆرە خۆگەر لە مانگی گوێتان لێمە کاگرەوە بەڵێ خۆگەر لە مانگە لە ساڵەکانی ڕابردوو 2016 و حەبەوە ئەوانە جۆرە پاساوێک هەبوو بن مەسەلەن شەڕی داعشە نرخی نەوت دابەزیوە کۆرۆنا لە ساڵانی 2 ساڵی ڕابردووە هەبوو ئێستا بەڕاستی هیچ پاساوێک نابینمەوە بۆ ئەوەی حکوومەت بگەڕێتەوە بۆ ئەسڵان لە بنەمای هیچ پاساوێکیش نییە یعنی ئەم حکوومەتە ئەم حکوومەتە خەڵکی بەبارمتە نەگرتووە یاخود گرێبەستی ئەوەی نییە کە ئیلا هەرەبێ ئەم حکوومەت بێت ئەگەر ناتوانن موچە دابشکەن بەپێی یاسا بەپێی یاسای بەپێی یاسا ناتوان بێن واز بێن قەیچەکە ئیستیقالەیە بدەن با بێتە حکوومەتی کاربەڕێکەر تا حکوومەت کابینەیەکی تر ڕاستفێرێن قەیچەکە ئەو شتێکی زۆر تەبیعیە تۆ یعنی ئەمە هین نییە تاپۆ نییە ئیلا هەرەبێ ئەم کابین ئەم ژمارە کەسە بەڕێوەی برن بێن بەرامبەر خەڵکی کوردستان ڕووسورانە ڕووسپیانە بڵێن کاکە خەڵک ئێمە ناتوانین بەڕێوەتان بەرین بۆ جۆرە لە یاساکانە هەیە یاسا و موچانەی داوە یاسا موچەی موچە خۆرانی ڕێکستووە
حکومت دەسەڵاتی ئەوەی نییە دەستبەرێ بۆ کەمکردنەوەی موچە ئەوەی کردی لە ڕابردووە یعنی شتێکە لە هیچ قانون و یاسا و ئوسوڵیاتی کاری ئیدارەدانە جێی نابێتەوە جارێ پاشەکەوتی موچە و جارێ وەڵا ئەوە ئەو 3-4 مانگتان هەر بە تەواوەتی بۆ پاشەکەوتەکەین دوایی لێبڕینی موچە و دوایی هەندێ موچیان خستە ئەستۆی بەغدا و ئەمانە باشە یا خۆبێت حکوومەت کاتێکگە پێوتێ حکوومەت بەرپرسیارەتی هەڵگرێ واتە بەرپرسیارەتی ژیانی خەڵک هەڵگرێ حکوومەتی وڵاتانە چه قەرزەکە بۆی موچەی موچەخۆری پێ بدە ئەمان موچەشیان نەداوە و قەرزاریشن و ئەڵێن 31 ملیارد دلار قەرزارین لە کاتێک کە کەس نازانم قەرزە هیچ چییە باشە تۆ موچەت نەداوە ئەوە زانیمان 8 ملیارد دلاری نزیک 8 ملیارد دلاری هی موچەخۆرانە ئەوی تری هیچ چییە تۆ کە نەوتت فرۆشتووە کە داهاتت لە گومرگەوە هەبووە موچەت وەکو بارودۆخە یاساییەکە نەداوە ئەم قەرزانە هیچی بۆیە من بە هیچ جۆرە هیچ پاساوێک نابینمەوە بەتابەت لە ئێستاە داهاتی نەوت زۆر باشە هەر داهاتەکانی ناوخۆ بەبێ 200 ملیارەکەی بەغدا طبعاً کارڕەوەن کێشەکەش لەوە گەورەترە یعنی تەنها بە پاساو هێنانەوە بۆ موچە و ئەوانە چارەسەر بێت ئێستا ئەو بڕیارەی محکەمەی دادگای فیدراڵی بەڕاستی لێکەوتەی زۆر خراپتری هەیە حکومت بەم جۆرە ناتوانێت بەردەوام بێت ناتوانێت ئیدارەی ئەو دۆخە بدە ئیلا ئەبێت بە تەواوەتی لە سفرەوە دەست پێ بکرێتەوە و ئیدارەدانێکی ڕازگۆیانە لەگەڵ خەڵکی کوردستانە ئەزمونێک لەسەر بنەمای بەرژەوەندی خەڵکی کوردستان حکوومەتێک لەسەر بنەمای بەرژەوەندە نیشتیمانیەکان بینا بکرێن نەک لەسەر بنەمای بەرژەوەندی دوو حیزب و گروپێک لە خەڵکی دەسەڵاتدار و کۆمپانیاکانیان ئەوەی کە هەیە ئێستا لە بەغداوە یعنی لێکەوتەی زۆر خراپیە بێت ئەوسا ناکرێت خەڵک باجەکەی بدە ئەبێ دەسەڵات لە هەرێمی کوردستانە زۆر جددی بێت لە چارەسەرکردنیان کێشانە لەگەڵ بەغدا قەیچەکە بە لەگەڵ بەغدا بکەونە ڕێکەوتنێک بەو مەرجەی کە موچە و قوت و ژیانی خەڵک مسۆگەر بێ لە هەرێمی کوردستانە و با چاودێری لە بەغداوە هەبێ لەسەر دۆسیەی نەوت ئەگەر تۆ خۆت ناتوانانی دۆسیەی نەوت شەفاف بکەی بە پێی یاساکان جێبەجێ ئیدارەی بی قەیچەکە با ماوەیەکیش لەگەڵ بەغدا بێت و ئیدارەیکەن بەڵام بۆ مەرجەی ژیانی خەڵک لە کوردستان مسۆگەر بێ ئێمە ئەمڕۆ سەرۆکایەتیەکانی هەرێم کۆبوونەوە وە لە کۆبوونەوەکەیاندا دوای کۆبوونەوەکە ڕایانگەاند کە بڕیارەکەی دادگای فیدراڵی ڕەتەکەنەوە ئایا ڕەتکردنەوەی ئەو بڕیارە و جێبەجێ نەکردنی ئەو بڕیارە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە جارێکی دیکە کێشە دروست ناکات بۆ هاوڵاتیان بە تایبەت بۆ موچەی فەرمانبەران و ڕاگررتنی 200 ملیارەکە بەڕاستی بەڕەتکردنەوە هیچ شێک ڕوو نادات یعنی ڕەتیەکەنەوە چیەکەن ئەم دادگای باڵای فیدراڵی لە بەغدا بە پێی دەستور کۆتا دەسەڵاتە اینجا هەرێمی کوردستان خۆی بەشدار بۆ لە نووسینەوەی ئەو دەستورە خۆی بەشدار بۆ لە دەنگ پێدانی و هەرێمی کوردستان خۆمان ڕازی بووین بۆی لەگەڵ عێراقا بەیەکەوە بمێنینەوە یەکی دارەبین باشە کە تۆ لەم چوارچێوای ئەبێ احترامی مادە دەستوریەکان بکەیت طبعا لە دەستورە زۆر مافینەتەوەی هەیە ئەبێ ئەمە بچین شەڕ بکەین بۆ مافەنەتەوەیەکانمان مافەت ئابوووریەکانمان هەموو ئەو مافانەی کە هەمانن من لە دۆسیەی نەوتە چەند کێشەمەوە نییە لە بەغدا چی ئەڵێ بەرامبەر بە دۆسیەی نەوت کێشەمەوەیە لە هەرێمی کوردستانە نەوت بە یاسای دارە نەدراوە ئەو یاسای لە هەرێمی کوردستان دەرچووە ژمارە 22 ساڵی 2007 کە دادگای فیدراڵی ئەڵێ نادەستوریە من کێشەکەمەوە نییە نادەستوریە لە هەرێمی کوردستان کێشەکەمەوە ئەو یاسایە جێبەجێ نەکراوە 14 ساڵە و یاسای دەرچووە تا ئێستا جێبەجێ نەکراوە بەڵام بەڕاستی بەڕەتکردنەوە و لێدوان لە هەرێمی کوردستانەوە دژی بەغدا و بەغداش دژی هەرێمی کوردستان کێشەکان چارەسەر نابن ئەبێت وەک چۆنە چن شەڕەکەن لەسەر پۆستی سەرۆک کۆمار و پۆست و پلە و جێگری سەرۆکی پەرلەمان و وەزیرەکان و پلە و مەنسەبەکانی وپان ئەبێ بچن لەوێ شەڕکەن بۆ مەساڵحی ئابووری خەڵکی کوردستان ڕێکەون قەیچەکە با شەڕەکانیان لەسەر خەڵک بێن نەوەکو لەسەر خۆیان و پۆست و پلەکانیان یعنی ئەم ڕەتکردنەوە و چونکە بعدی گەورەتری هەیە یعنی ئەم دادگای ئەم بڕیارەی دادگای فیدراڵی ئەتوانرێت دژی هەرێمی کوردستان بەکار بهێنرێ لە مەحاکیمی دەولیە تۆ تەماشاکە ئەم دەسەڵاتە لە دۆسیەی دانەغاز 2 ملیارد دلاری دۆڕان بە کۆمپانیای دانەغاز باشە بۆچی لە داهاتووشە دیستان لە دۆسیەی نەوتا ڕوبەڕووی خەڵکی کوردستان ڕوبەڕووی هەمان زیان ببێتەوە باشترین حەلەوەیە گفتوگۆ بکەن بچنە بەغا بێتەوە میکانیزمێک دۆزنەوە بۆ ئەوەی لە چوارچێوەی دەستورە
هەم ئەرکەکان هەم مافەکان هەم بەغدا هەم هەرێمی کوردستان جێبەجێیان کات ئەمە لە قازانجی خەڵکی هەرێمی کوردستان. کۆتا پرسیارم چی بۆتە هۆکاری ئەوەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە بڕیارەکەی دادگای فیدرالی دڵخۆش بن لەوەی کە فرۆشتنی نەوت لە دەست حکوومەتی هەرێمی کوردستان و بچێتە دەست حکوومەتی ناوەند و ئەمەوێ ڕایبەڕێزێکیش بزانم لەسەر بڕیارەکەی دادگای فیدرالی ئایا تا چەند بەڕێستان بڕیارەکەی دادگای فیدرالیتان بەلاوە پەسەندەوە لە سوودی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە؟ خۆی کێشەکە ئەوەیە کە بەڕاستی هیچ ئینسانێک نییە حەز نەکات لە وڵاتەکەی خۆی بە فیترەتێکی تەندروست لەدایک بوو بێ خی گەورە عەقڵێکی تەندروستی پێبەخشی بێ هیچ کەسێک نییە حەسکە دەستی بێگانەی لەسەر زاڵ بێ هەر لە هەرێمی کوردستانە هەر ئینسانێک لەسەر ئەم فیترە پاکە دروست بوو بێ حەز بە گەشانەوەی خۆت هەرێمەکەیەکە میلەتەکەیەکە وڵاتەکەیەکە حەزەکان نەوەکو فیدرال هەرێمێکی فیدرال بێ حەزەکە دەوڵەت بێ یعنی ئەمە هەستێکە لە ناخی هەموو کەسێکە هەیە ئەوەی کە خەڵک هێندێ ئەبینی پێخۆشحاڵن بە بڕیارەکەی بەغدا هۆکارەکەی ڕەتفعلە لەوەی کە لە هەرێمی کوردستانە دەسەڵات شەفافانە مامەڵە لەگەڵ نەوتان ناکە مامەڵە لەگەڵ داهاتەکانە ناکە نەک لە دۆسیی نەوتا لە هەر دۆسیەکە لە بەغداوە بڕیار دژی هەرێمی کوردستان دەرچێ بەداخەوە هەرێمی کوردستان خەڵکێک هەیە دڵی پێی خۆشە کە هاوڵاتی ئاساییە ئەو مەسئولیەتی لەسەرشانیە بەس حکوومەت و دەسەڵات بەرپرسیارەتیان لەسەرشانە بێ لێکۆڵینەوە بکەن بۆ خەڵک پێی خۆشە لە بەغداوە بڕیار دژی هەرێمی کوردستان دەرچێت تاکە ئەم شێوازی بەڕێوەبردنە کە هاوڵاتی بکاتە دوژمنی وڵاتەکەی خۆی ئەی باشە ئەو خەڵکی کە سەری خۆی هەڵەگرێ لە هەرێمی کوردستانە ئەو گەنجانی وڵات بەجێڵن ئەی ئەوەش جۆرێک لە ڕەتکردنەوەی وڵاتەکەیان و دەسەڵاتەکە و حکوومەتەکە نییە بێگومان یعنی چارەسەرەوەیە یەکەم گۆڕانکاریەکی ڕیشەی لە شێوازی بەڕێوەبردنە لە هەرێمی کوردستانە ڕوودا ئیترم پۆخڵەواتی ئیدارەدانە ناتوانێت ئیدامەی هەبێ بەردەوام نابێ خێر و خۆشی بە دوای خۆیان نایەنێ یەک دوو عایلە و دوو حیزبی سیاسی و گروپێک لە دەسەڵاتی کردوتە هەموو خاوەنی هەموو خێر و خۆشیەک زۆرینەی میلەتیشی کردوتە خاوەنی هەموو ناڕەحەتی و معانات و کێشە و گرفتێک ئەم شێوازی حکومداریە بێ بکرێتە تەنەکەی خۆڵەوە شێوازێکی نوێ نیشتیمانیانە لەسەر بنەمای یاسا لەسەر بنەمای موسسات ڕێزگرتن لە دامەزراوەکان ڕێزگرتن لە پەرلەمان لە دیوانی لە موسساتی چاودێری و ڕێزگرتن لە میدیا لە ڕای هاوڵاتی ئەبێ شێوازێکی تازە کە کرۆکەکەی شەفافیت بێت خەڵک بزانێت پارەکەی چۆن پیا ئەبێ و بڕەکەی چەنە و چۆنیش خەرجە بێت و بێ یاساکان جێبەجێ هەر کاتێمە وامان کرد خەڵک هەرێمی کوردستان وای کرد دەسەڵات وای کرد خەڵک دڵی بە وڵاتەکەی خۆشە کاتێک لە دەرەوەی هەرێمەوە هەر مەترسێک ڕوبەڕووی هەرێمی کوردستان بێتەوە هەر قەرارێک هەر بڕیارێک دژی هەرێمی کوردستان بێ بەدڵنیایەوە خەڵک یەکدەست دژایەتی ئەو قەرار و بڕیارانەکە بەڵام لە ئێستاە خەڵک یعنی بەداخەوە خەڵک خراوەتە بەردەمەم دوو بژاردە کە هەردووکیان تاڵن یەک دۆسیی نەوت لە دەستی گروپێکی دەسەڵاتە دوو حیزبی دەسەڵاتە کە بەم جۆرە ئیدارەیەدەن کە هیچ کەس لێ ڕازی نییە تەنانەت خۆشیان یعنی بیرت یەک کاگڕەوەن وەزیری سامانە سروشتەکان لە مانگی هەشتی ساڵی ڕابردوو هاتە پەرلەمان وتی هەتا ئێستا ئێمە لە وەزارەتی سامانە سروشتەکان دامەزراوەمان نییە موسسات نییە یعنی بە کورتەکەی وەزارەت سامانە سروشتەکان جانتای دەستی وەزیرێک بووە لەمە دووە من موسسات بیناکەم ئەیکەی بینایەکەی خۆشتان ئیدانەی ئەم شێوازە بەڕێوەبردنەی مەلەفی نەوت و دۆسیەکانی ترەکان بۆیە بە هیچ جۆرە هاوڵاتێکی ئاسایی جێگەی سەرزەنشت نییە چونکە ئەوە دەسەڵاتە هاوڵاتی قستۆتە بەردەم ئەم دوو بژاردە تاڵە لەلایەک بەدانی خێر ناکرێت بە دۆسیەیەکی ناشەفافا بنێت کە نەوت و داهاتەکانی بۆتە خێر و خۆشی بۆ دوو حیزبی دەسەڵات و کۆمپانیەکانیان لەلایەکتریشەوە لە بەغداوە بە دڵنیاییەوە هێندە لە بڕیارەکان سیاسین هەر لە بنەمایە ڕاستە چوارچێوەیەکی یاسایی و دەستوریان هەیە بەڵام ئەکرێت دژی هەرێمی کوردستان بن خەڵک نابێ بکرێتە بەردەم ئەم دوو بژاردە تاڵە ئەبێت دەسەڵات لەوە زیاتر کات نەکوژێت و شێوازی بەڕێوەبردن لە هەرێمی کوردستانە ئەبێ لە ڕیشەوە بگۆڕێ ئەم شێوازی بەڕێوەبردنە کە دوو گیرفانە دوو حیزبی سیاسی دەسەڵاتە کە ناشەفافیەتە جێبەجێنەکردنی یاساکانە حساب نەکردنە بۆ موسسات ئەبێ ئەم شێوازە بگۆڕێت تاوەکو هاوڵاتی هەستی نیشتیمانی تیا بەهێز بێتەوە. سپاس بۆ بەڕێز عومەر بووپی ئەندامی پەرلەمانی کوردستان لە شاری هەولێرەوە بە شوێکە ڕاستەپۆل لەگەڵمان بوو. سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەربان